با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. عزیزان سڵاوتان لەبێت. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پرۆگرامی ئێوارەی سلێمانی دەست پێ دەکەین. ئەمڕۆ لە پرۆگرامەکەماندا باس لە کاری دیزاین دەکەین بە گشتی لە کاری خانماندا، جلی کوردی و جانتا و عەبا و ئیتر ئەو بابەتانەی کە خانمان حەزیان لێیەتی، بە میوانداری دیزاینەرێک خاتوونێک، بەڵام پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم لەگەڵتان دەبم. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لەبێت. وەک پێشتر باسم کرد تەوەری ئەمڕۆمان باس لە دیزاین دەکەین، دیزاینی جلی کوردی و عەبا و جانتا و پاپوچیش. پێکەوە لەگەڵ خانوویەکی جوان خاتو دێنێ باس لە دیزاین دەکەین و شبینەرمان بێت. خاتو دێنە زۆر بەخێر. زۆر سپاس. خاتو دێنی لێم تێگەچێ. خاتو دێنیم ناوە نازانم بەگوێی من تازەیە یا هەر ناوەکە تازەیە؟ تۆزێکەمە. تۆزێکەمە وایە؟ تۆزێکەمە. نایەکی زۆر تایبەتە بەڕاستی. چۆن خاتو دێنێ بناسی؟ من دێنی شێرکۆ دیزاینەرم. لەش ساخ بێ چەند ساڵە ئێشی دیزاینەکەی؟ 2 ساڵە. 2 ساڵە. بەڵێ. چۆن دەست بەکاری دیزاین کرد؟ وەڵا هەر حەزم لێ بوو. ئیتر هەر حەزێکی خۆم بوو، حەزم کرد زیاتر پەرەی پێ بم و بناسرێم و ئیتر کارەکەم گەورە کرد. سەرەتا با بڵێن لە کاری بچووکی ماڵەکەی خۆتۆ دەست پێ کرد یاخود دەورەیەکت بینی یاخود لەگەڵ کەسێکا کەسێک هاوکارت بوو؟ نەخێر هەر خۆم بووم و لە جلی خۆمەوە دەستم پێ کرد. زۆر باش. جلەی خۆمم کرد و ڕایان لەسەر بوو ئەنجا دەستم پێ کرد. زۆر باشە. کاتێ ساگەر خاتو دێنی بۆ نەجلێکی سادەی هەبێ لە ماڵەوە حەزی بە گۆڕینی لێ یەکسەر دیزاینێکی تیاکەوانە دیزاینەرەکان ئەوی زۆر باشە کە هەمیشە شتەکانیان جیاواز و جوانە سەرکەوتوو بن. خاتو دێنی زیاتر کارەکانی تۆ جلی کوردیە یاخود چەند پێشتر باسم کرد و پێما بێت چەند بەشێک تۆ ئیشی تیاکەی؟ بەڵێ. من بە حکمەوەی کە یەکەم جار بە جلی کوردی دەستم پێ کرد، ئیتر لەسەر تەڵەبی خەڵک مشتریەکانم داوای عەبایان کرد و داوا جانتایان کرد، داوای پاپوچیان کرد، حەزیان کرد شتەکە بێ بە سێت، یعنی چۆن بڵێ بە سێت ڕێکی خان. دەستم کرد بە عەبا و جانتا و پاپوچیش. کاتە کاری سێتەکەی کەسێک داوات لێ بکات بۆ نمونە کارێکی سێتی بۆ بکەی بۆ شێوەیە کە خۆی تەڵەبێتی بۆ یەکەی ئەگەر بۆ نمونە بە خۆت بڵێ بڵێ ئەمە کارێکی سێتم بۆ بکەی بەڵام بە اختیاری خۆت ئەو کاتە چۆن هاوکاریەکەی؟ ئیتر ئەو کاتە منیش چەند پێشنیارێکە خەمە بەردەمێ بزانم حەزی لە شتەیەکە من هەڵێ بژێرم یان ئیتر بەڕێی هەردووکمان بێت. زۆر باشە. کاری کامیان بۆ تۆ قورسترە یان کامیان خۆشترە؟ وەڵاهی وەکو یەکن لەبەرەوەی زۆرم حەز لە ئیشەکەیە، هیچیان قورس نین بۆ من. کاتە زۆر لێ نابن؟ بە دڵنیایی بەزیتر کاری دیزاین وردەکاریە کاری تر نییە؟ بەڵێ بەزیتر ڕاهاتوم لەگەڵیا. بۆ ناگەر کەوایەکت بنێ چەند ڕۆژی بۆ داهانی بۆ مشتریەکەەوە؟ ئەسانی ئیش تا ئیش کەوتوێسە بۆ نمونە ئەو کەوا ڕەشە
لەوانەیە ئەوەی کە تەمەنی زۆرە ئەوە تەمەنی زۆرە ئەوە عەفو 2 هەفتەی پێچێت 2 هەفتە ئەمان هەر ئەوەی پێ ئەچێت بەڵام ئەو سەڵتە پرتەقاڵێ بە شەو ڕۆژە تەواو بێ ئەو بە شەو ڕۆژە تەواو بێ بەڵێ ئاسایی ئیتر دەستمان ڕاهاتوە بەخوا وایە بەجددی لەگەڵ ئەوەی کارێکی وردەکاریە بەڵام بتوانیت تۆ بە ماوەی شەو ڕۆژێک کارێکی ئاوا بکەی چنینێکی ئاوا بکەی زۆر باشە ئیترەوەش ڕاهاتن و حەزە و بۆیە ئاوا دەستم ڕاهاتوو پێ و حەزم لێت یعنی کە ئیشێکەکەم حەزەکەم بە زووترین کات تەواویکەم ڕاستە ئەو کەسانی کە داوات لێەکەن بۆ نەدەسێت جلی کوردیان بۆ بچنیت بۆ دیزاین بکەیت قماشەکان خۆت ئیختیاریەکە یا خۆت بەپێی تەڵەبی کەسەکەی خۆی بۆت ئەهێنێت من ئەکسەریەتی کات ئەڵێ با خۆت قماشەکە لە لای خۆشە بێت بە حکمەی لەوانەیە ئەو کەسە نەزانێت ئەم قماشە چی و چی نییە من پێی ئەڵم ئەم قماشان ئەمەیە ئیتر ئەو کاتە ئەڵێ بە حەزی خۆت شتێکی باشم بۆ بکە ئیتر منج ئەو کاتە ڕەنگ و قماشەکان اختیارەکەی خیتە بەردەستیان خۆیان جاری وایە اختیارەکان جاری وایە ئەڵێ خۆت بۆ مام بکە یان جاری وا هەیە ئەڵێ با خۆمان بیکەین و خۆت بیکە ئەی لە بابین جۆرێتی ئیشەکەیە بۆ نمونە کەسێک هەیە کەوای لێبێت یا خۆت سەڵتە جوانتر بێ لە بەری یان کاتە گفتوگەیان لەگەڵاکەی لەسەرەوە بەڵێ زۆربەی کات یعنی ئیتر ئەو کەسە کەیت ئەی بینمیان ئەڵێ من ئاوا مەڵم ئەوەت لێت ئەمە بەکار بێنە ئەتریا ئەوەی قەناعەتەکات یا ئەوەیە ئەڵێ من با حەزی خۆم بێت زۆر باشە ئەم ساڵ چ ڕەنگێک زیاتر باوی بوویتەوە لە جلی ڕەنگی زەق زۆر باوی بوو ئەم ساڵ بەڵێ پرتەقاڵی وڵا ئیتر تەڵەبی خەڵکە بە تایبەت پرتەقاڵی مۆر زرد زۆر باوی بوو ڕاستە بەڵام لەگەڵەوە شاکە جلی کوردی و ڕەنگانە باوی بوو ئەم ساڵ ئەوەی من بینی بێتم بەڕێژەیەکی زۆر عەبا باوی هاتبەوە لەگەڵ ئەبایە بین چۆن زۆر باشم و مشتریەکانم شایەتی ئەوان زۆر لێ ڕازین لە عەباکانم لەبەرەوەی شتی دووبارە زۆر کەمەکەم مەگەرێکی زۆری حەز لێ بێت بڵێت ئەمەم بۆ بکەرەوانێ و زۆرترین تەڵەبی لەسەر بوو بێت ئەم عەبایە ئەوەی کە لەبەر دەستە حەزەکەی ئاتۆزێ بیکەرەوە بۆی کە ببینین بینەرانیش ببینن ئەمە بە چەند شێوازێک تەڵەبی لەسرە و زۆریش بەکارێت و مشتریەکانم حەزی لێ بێ حەزی لە چاوەزار و شتانە بێتوانەوەش لەبەر کابێ بە چاوەزارێک زۆر تەڵەبی لەسرە و جاری وا هەیە لە بۆم کە بەسێت پاپوچەکەی لەگەڵایە و جانتاکەی لەگەڵایە مەگەر جاری وا هەیە دیزانی جانتاکە بگۆڕمەکو ئەوە بێت بەس ئەکسەریەتیان حەزیان لەم مۆدێلێ ئەو مۆدێلە زۆر تەڵەبی لەسرە بەڵێ بۆچی عەباکە تۆزێک گەورە و فشانی مۆدی ئەو مۆدیەتی ئەبێت تۆزێ فش بێت و تۆزێکیش کورد بێت ئەمە بەپێی تەڵەبە مۆدێلی کوێیە واللهی نازانم نە خۆیان بەپێی حەزی خۆیانە ئێستا بڵێن نا ئەوانش کە بڵێن حیجابن بەکاری بێنن ئەوانی کە جلی مۆدەش ئەکەن زۆر بەکاری هێنن زۆرترین تەڵەبی لەسرە بۆ تۆ قورس ناکەوێت بە سێتەکە کار بکەی هەرسێکی نانە هیچ کێشەم نێ لەگەڵیە ئێگر خۆیان جلێکت بۆ بێنن بۆ نمونە بڵێ دیزانی کە بۆمان جلەکە دوورا بێت بۆ تۆ ناڕەحەتتر نییە ئەگەر لای خۆم بێ خۆشترە لە بەرەوەی من کە دەسەکەم بۆ ئیشە بۆ نمونە کەوایەکەم من ناچم قۆڵشتەکەی بدورم قۆڵەکەی بەڵێ کەواتە خۆت کاری دوورپانەکەشەکەی بەڵێ زۆر باشە کەواتە هەردوو کێگەر هەر خۆت بی باشتر نەرە خۆم بڵێن ئیشی دوورینەکەی ناکەم تەنها دیزاینەکە ئەم بە خایەتەکەم بۆیانەکات خاتی تایبەت بە خۆت بەڵێ زۆر باشە ئەو کاتە بەپێی باڵین ئەو نیوەی ئەدورێت و ئەیدا بە تۆ چنینەکە چاوەکەیت و پاشان دوورینەکەی تاڵەکەوایە ئەوە زۆر باشە ئێگەر بۆ نمونە دوای چنینەکەی ئەو کەسێک کە مشتری تۆیە و قیاسی نەبوو
یان پێویستی بە گۆڕانکاری بوتیایە بکات بۆ کاتە کارەکە قورس نابێت قورسە بێت بەڵام من ئیتر تەواو قیاسی لێ وەرەگرم بەڵێ جۆرەکانی دیزاین با بڵێن لە ڕووی مادیەوە لە ڕووی نرخەوە جیاوازیان هەیە بەڵێ بەڵێ جیاوازیەکە چۆن دوو جیاوازێکی ئەوەیە ئەنی ئێستا بۆ نمونە ئەو کەوایە لەگەڵ ئەو ساڵتەیە فەرقێتی لەگەڵ ئەو کەوای ترا فەرقێتی ئەو کەوایە لەگەڵ ئەو کەوایە فەرقی هەیە بەپێی قەرەباڵغەیە یاخود بەپێی زیاتر بەکارهێنانی موادەکەی کە بۆی بەکارهێنی بەپێی موادەکەی مواد تا مواد کەوتووە کامیان زۆر گرانە ئەو ئەم جلانەی کە لە بەردەستی ئێمە کامیان ئیشی گرانترە لە هیچیان بڵێم نییە ئەو گرانگرانەیە بەڵام ئەوەی تۆزە گران بێ ئەو مۆرەی بەردەمتە لەبەرەوەی بەڵێ لیرەکانی ئەبێت ئەسڵ بێت بۆی کاڵ نەبێت بۆی کاڵ نەبێتەوە بەڵێ تەنیا ئەوەی تۆزێک ئەگەر گران بکەوێت ئەم لیرانە ئێستا زۆر بەکاری دیزاینەوەیە بەڵێ جوانێکی تایبەتیشی هەیە بەڕاستی ئەی ئەم جۆرە نەقێم و شتانی کرد نەقێمەکانیش ئەبێ شوشە بێ من هەر شوشە بەکارەهێنم هیچی باغە بەکار ناهێنم لەبەرەوەی زۆر ڕەونەقی جوانە تێک ناچێت شتێکی زۆر باشە و ئەمێنێتەوە بەڵام هەمووشی بە تەقەڵ و دەرین کردوتە بەڕاستی کارێکی قەرسە نازانم یان ئێوەیە کە من لی نازانم یان بەڕاستی وایە کەمێک قورسە بەزیتر ئێمە دەستمان ڕاهاتوە نان بۆ ئێسەمەی تۆزێ گران بکە ئەمەی بەری خۆما لە بەرەوەی چەند شتێکی تیا بەکار هاتووە قەرەباڵغە ئەم شوشانەی ئەمانەی هەمووی موری چیمەنە تۆزێ قەرەباڵغە و ئەرکی تۆزێ گرانە باش لە کاتی چنینە بۆ نمونە کاتێکە تۆ سەڵتەیەکە چنیە هەر بابەتێکی ترکە لە بەردەستە هەر ئەوە بەدەست ئەیچنیان بووکێک شتێکت داناوەکە کارەکەت ئاسانتر بکانە هەر بەدەست ئەی قیاسات فەرق و جیاواز ناڵم قیاسی من بە کێش و باڵا بە باڵێن قیاسی نەخشەکە بۆن ئەم قۆڵە لەگەڵ ئەم قۆڵە ئەبێت تەوازنی بکەیت ئەبێت تەوازنی ئەو چۆن تەوازنەکەیتەوە وەڵا ئیتر بەپێی چاو و بەپێی خۆت فکری خۆت ئەرێ لێزانی بەڵێ تۆزێ قورسە ینی تەوازنکردنیان تۆزێ قورسە زیاتر وردەکار بیتیایە بەڵێ باش لەو کاتەوە کە دەست بەکارەکە کردووە تا ئێستا چی لە ژیانی تۆ گۆڕاوە؟ وەڵا ئیتر ئەوەیە ئەڵێ من ساحێبی ئیشێکی خۆمم یعنی خۆشە کە دەیمی خوا ئەو کەسە ساحێبی ئیشێکی خۆی بێت ینی مرتاحە بێت خانمان پێویستە کار بکەن بەدڵنیایی شەرتیە لە دەرەوەی ماڵ شەرت نییە من ئێستا لە ماڵەوە ئیشەکە ئێستا تۆ کە ئاوا دەستڕەنگێنی ئەتوانی کارێکی دیزاین بکەیت بەڕاستی گرنگە بەدڵنیایی لە ڕۆمادیەکەشەوە و لە ڕۆیەکی شەوکە تۆ دەست بەتاڵ نابیت بەتەکی دوای کارێکی خۆت چی بۆ ئافرەتانە ئاڵێ کە بۆ نمونە دەستڕەنگێنن بەڕاستی توانایەکیان هەیە بەڵام چۆنڵی پەرە بە کارەکەیان نادەن نایەنە پێشەوە کارێک ناکەن تایبەت بە خۆیان بێت وەڵام من ئەڵێمە هەر کەسێک ئەگەر یەک تۆز هونەرێکی تیابێت یان یەک تۆز حەزی هەبێ بۆ میشانە دەست پێ بکات لەبەرەوەی بەجددی زۆر گۆڕانکاریەکاری لە ژیان تا هەم لە ڕووی مادیەوە هەم لە هەموو ڕێکەوە عنی بەجددی ئافرەت کە لە ماڵەوە بوو زۆر نامرتاحە بە ئیشی ماڵەوە عنی ئیشی ماڵ هەر کار تەواو نابێت کۆمەڵە شت هەیە خۆتی پێوە مەشغوڵەکەی بەڕاستی منەڵم بەمە خۆ مەشغوڵکە زۆر خۆشترە ڕاستە بە دڵنیایی ئەگەر کەسێک لە ماڵەوە هاوکارت بێت چۆنە تۆ کەسێکە بۆ هاوکارت بێت بەڵێ چای کچەکەم ماچەکەم لێرەوە پێڵێم یاخوا تەمەەن درێژ بێ ئەو نەبێ من ئەم ئیشانم پێ ناکرێت چی گەورەت هەیە؟ 13 ساڵە کچەکە لەوە ناچێت بەراڵا هاوکارتە؟ زۆر هاوکارمە ئەو زۆر باشە خۆشە ئاوا لە خێزانەکە تا کەسانی پلەیەک کاولێت نزیکن یارمەتی دەرت بن زۆر باشە هاوسەرەکەم زۆر یارمەتیمەیە زۆر هاوکارمە و بە دەرەجەیەک ئەو دوانە زۆر پاڵپشت من
بەڕاستی یەکێ لە کارە زۆر گرنگەکان زۆر تایبەتەکان بۆ ئافرەت پشتگیری هاوسەرەکەیەتی یعنی ئەگەر هاوسەرێک نتوانێت هاوکاری خێزانەکەی بێ بە بڕوای من ناتوانێت بە هیچ شتێک بگات بەدڵنیایی وایە دەستیان خۆش پیاوانی کە پشت و پشتیوانی هاوسەرەکانیانن بەڕاستی جێگی سوپاسن جێگی دەستخۆشین چونکە کۆمەڵی ئافرەتمان هەیە بەداخەوە کە تا ئێستا نەیانتوانیوە بۆ نمونە توانایەکیشان هەیە بە دەری بخەن کارەکە ڕەنگە بکەوێتەوە سەر هاوسەرەکانیان یاخۆت براکانیان یاخۆت بەڕاستی خانەوادەکەیان زۆر گرنگە پشتیوانی هەبێ بۆ ئافرەت بەدڵنیایەوە. خات و دێنی پێم بڵێ بەتەمانیت کارەکەت بەرەو زیاتر پەرەپێجان بتبیت گەورەتری بکەیت ئیشەڵڵا بە تەمام ئەگەر خوا بکا بە قسمەت شوێنێکی گەورە بکەمەوە هاوکار بم بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوەن و ناتوانن ئەو ژنانە کە ناتوانن بێنە دەرەوانێ ئەگەر هەر لە ماڵەکەی خۆشیان بۆن منە پارچێکی بۆ بەرەمە هاوکارم بێ دیزایانی بەمە یارمەتیم بە بێت بە منی بفرۆشێتەوانێ بۆ نمونە من هاوکارە بم لەو کاتەیە لەگەڵیا و هەم من قازانجەکەم و کەسەش قازان تۆ لەیان خۆتەوە ئامادەی کەسێک هاوکاری بکەی ئافرەتێکی دیکە هاوکاری بکەی بۆی کارەکە فێر بێت بەڕاستی ئەمە کارێکی زۆر پیرۆزە ئێمە ئافرەت هەر کەسێکمان بەڕاستی هەموو کۆمەڵگاگەر ئەو ڕۆحێتی هەبێ هەمووان هاوکاری یەکە بن زۆر باشە بەنیازنیت لە داهاتووە پێشنگای بکەیتەوە بۆی کارەکانت زیاتر دەربخەیت بڵێ من ئەم کارانم هەیە خەڵک بیبینێت ئیشەڵڵا ئەگەر هەر دەرفەت بڕەخسێ بۆم بە تەمام زیاتر ئێستا لە چ با بڵێن ڕێگەیەکەوە کارەکانت دەرخەیت و ئەیفرۆشیت پەیجم هەیە لە ڕێگەی پەیجەکەمەوە کاتە بە ڕێگەیەکە ئۆنلاین بەڵێ لە ڕێگەی پەیجەکەمەوە ئەتوانم ئیشەکانم ساکەمەوە باشە ئەوە سوۆشیال میدیا تا چەند هاوکارە بۆ زۆر باشە بۆ من وەک خۆم بۆ من زۆر باشە ئەتوانی ینی ئەگەر چی سوۆشیال میدیا بەداخەوە لە ئێستا زیانیشی زۆرە بەڵام ئەشتوانین بەڕێگەیەکی باش بەکاری بینی و ببێتەوە هۆکارێکی سوودمەند بوون بۆمان بەدڵنیاییەوە من ئێستا ئەم ئیشانێکی ئەیکەم زۆربەی زۆری لە ڕێگەی پەیجەکەمەوە ئەفرۆشم بەشداری هیچ با بڵێن فستیڤالەکەت نەکردوتە نەخێر بەنیازیش نیت لە داهاتوە چەندین فستیڤالەکرێتەوانێ ساڵانە کارەکان نمایشەکرێن بازارگەریەکە خەڵک بێتە نزیکەوە لێت ئەکڕێت کارەکەت ئەبینێت بەنیازیت ئەو کارانەی بەشداری وەڵاهی تا ئێستا بیرم لێ نەکردێتەوە وەکو بیرکردنەوە بەس ئەگەر شتێکی باشم بۆ بڕخسێت ئیشەڵڵا بەڕای من کارێکی باشە بۆ لە بەرەوەی کەسەکە لە نزیکەوە ئەتبینێ کارەکەت ئەبینێت و ڕەنگە بۆ نونە تۆ لە پۆستێکە کارەکە ئەوەندە جوان دەرنەکەوێت کە تۆ ڕوبەڕوو ئەیبینیت بەڕاستی بە دڵنیایەوە ناڵم بیرم لۆ کردێتەوە بەڵام شتێکی زۆر باش بێت کە بتوانم ئیسفادەیەکی لێ بکەم و ئەو کەسەش ئیسفادە لە من بکات بەدڵنیایی وایە زۆر باشە زۆر خۆشحاڵ ئەو ماوەتەوە بڵێم هیوای سەرکەوتنت بۆ زۆر سپاس دەکەم بژادارم کە کارەکەت زیاتر پەرەپێستەی چکە بەڕاستی ئێمە ئافرەت هەر کارێک بکەین پێویستە زیاتر ماندوو بین پێوەی زیاتر هەوڵ بن کە بەرەو پێشی ببین کارەکە و کاری خانمانیش کارێکی جوانە بەڕاستی بەڕای منەڵەم هەر کاری ئافرەت بیکات خراپ نابێ ناشرین وردەکاری ئەگەر وردەکاری بەڵام ماندووبوونی تایە ئەوەشی تر هیچ ئیشێکیش بێ ماندووبوون نابێت هیچ سام و چێژێکی نابێت کە ئیتر تۆ ماندوو نەبی لەگەڵیا مستەحیلە هیچ کارێکە بووە کە پێشەی دەست بکەی لی بترسی بڵێ کارە زۆریەوێ ئەم کارە قورسە ئەوکەوایەوە کەمان ئەوە باشەوە تەمەنی چنێوە من پێڵم بە تەمەنەکان بە قماشەکەیەوە دیارە ئەمە هینەنکی مێردەکەمە هینکی هاوسەرەکە بەڵێ زۆری خۆشەویست ئێتر بە زۆر لەنسان کەواکەی ئەوە بەڵێ سادەی بەڵێ تۆ هێنا دیزاینی کرد دوایکە دیزاینی کرد لێ نەسەندیتەوە ئەو ئەمری خۆی کردووە ئیتر سپاس ئەوە وازانم هەر بە دەستوری کۆنیش دوورراوە ڕاستە دیارێکی زۆر تایبەتە لە لای من
قەتیش نایفرۆشم ئەوە نافرۆشی قەت نایفرۆشم گەر نرخێکی زۆرت بێنێ نایفرۆشم بۆچی یەکەم ئیش بۆ زۆریشم خۆشەویش زۆرێکەوە خۆشەویستنی یا بە کچەکە یای بە من ئەوە کاتت تۆ زۆر زۆری باش خۆشەویستە ئەی بەنیازی چی لێ بکەی هەر ئەمێنێتەوە هەر با بمێنێتەوە ئەی بە کچەکەت دوای ئەم بە کچەکەم کچەکەت ئەیە بە ها؟ کچەکە. لای کچەنە بۆ کچەکەی. ئەیوە بە کچەکە خۆلەشت داغ بێ. زۆر ئەی سپاس باشە بەڕای من ئەوەیان قورسترە یعنی من کە ئاوا سیرەکەم ئەمە زۆر قورستیارە وانە قورسە بەس یەکجار وانە ئەمە زۆر زۆری ویزانی بەجددی هیلاک بووم پێوەی ئەخدە یەکەم کاری بەڵێ. شارها ڕانە هاتبی لەگەڵ کار ئەو دوانە یەکەم ئیشمە ئەمە ئەمەی بەری خۆت ئەوەی بەری ئەمەی بەری من بەڵێ ئەمەی بەری منیش یەکەم کاریەتی بەڵێ بەڵام بەڕاستی وردەکاریە زۆر بەڕاستی ینی ڕەنگە من نەتوانم یەکێ لەم گوڵە بچکانەشی بکەم نەخواستە و گەورەیە بەڕاستی دەست و چاوت خۆش بێت جلێکی زۆر جانە بیرم نوێت یەکەم ڕۆژ ئاجلەکانی من خات و دێنی دیزایانی کردووە بۆ هێنابووم بۆی کە لە پرۆگرامەکە لەڤەریکە زۆر زۆر سپاس دەستەکانی خۆش بێ بەڕاستی کارێکی زۆر جوانە بێگومان جلی کوردی بەڕای من مڵکێکە ینی کە پێویستە هەمومان بیپارێزین مڵکێکە کە دەبێت هەمیشە زیندوو بێت هەمیشە تازەی کەینەوە بەڵام ئەگەر چ قماشێکی زۆر هەیە خۆتوانین بچین بیهێنین بیدورین و چاو لە بەریکەین بەڵام ئەم کارە دیزاینانە هیچ ئیشی دەستەکە نیە جوانێک تر ئەبەخشێ بە کارەکە لەگەڵ جلی کوردیا بینە چۆنە باشم زۆر لە بەریەکەی زۆر زۆری لە بەرکرد بەقەدەر من لە بەریەکەی تەسەوەر ناکەم زۆر لە بەریەکە من زۆر زۆر حەزم لە جلی کوردیە و بەبێ بەرنامەکانیش حەزەکەم زیاتر بە جلی کوردیەوە دەرباوم بەڕاستی بەڵام بەڕاستی تایبەتمەندێکی خۆی جلی کوردی بەدڵنیاییەوە حەزت بۆ جلی کوردی وای نەکرد کە چی دەکارەکەەوە حەزم بۆی نەوە نەمەتوانێت ئیشە بکەم ڕاستە ئەیعابە ئەباشم زۆر زۆر حەز لێە لە بەریەکی خۆت بەڵێ زۆر بەکارێنم زۆر باشە لە ڕووی نرخەوە نرخت چۆنانی مشتریەکانت لێت ڕازی مشتریەکانم ئەگەر ببینن بزانن کەس ئەرم زۆر 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 ستانداردە باشە ینی هەنێک هەیە ینی بەڕاستی ئەمە لە بەروی کارەکە دیزاین و ماندووە بێ و حەقی خۆشێتی نرخەکانی کەمێک گرانترە حەقی خۆم وەرەگرم و ناشمەوە ینی بەجددی ئیستیغلالیان بکەم حەقی خۆم وەرەگرێتت پێویست ناکە ڕاستەکانم بەرزکەمەوانە لەش ساغ بێ زۆر خۆشحاڵ بووم کەمڕۆ لەگەڵمانە بوو لە پرۆگرامی ئێواری سلێمانی هیوای سەرکەوتنت بۆ خوازم زۆر پێم خۆشە کە خانمێکە بینم بەڕاستی دەست ڕەنگینە و پشتی بە تواناکانی خۆی بەستوە پێم خۆشە کە ڕۆژێک لە مەرحلەیەکی زۆر گەورەشدا سەرکەوتوو بیت و بارە زۆر زۆر ئازیزانی من پرۆگرامی ئەوڕۆژمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر پێتان شاد دەبمەوە بە تەوەر و بابەتێکی تر تەندروست بن ئاگاداری خۆتان بن خۆتان بپارێزن سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیە ئەگەر هەر یەکێکمان لە ماڵەوە بەرهەمەکانی دۆلفینسی تاقیب بکەینەوە وازی لە نهێنین چکە بەڕاستی تاموچێژێکی تایبەتی هەیە سپاس بۆیەوە کە تا ئێستا بینەرمان بوون دووبارە سپاس بخات و دێنێ بۆ دیزاینی جلوبەرگەکانی ئەمڕۆی من تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.